بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش. عزیزانم بۆ ئەمڕۆ میوانداری خاتونێکی زۆر عزیزمان کردووە، خاتو کەلسوم کە خاوەنی کاری چێشتخانەیە و لە کارەکەی خۆیدا زۆر پێشەنگ بۆ ئەگەر بڵم یەکەم خاتونە لە هەرێمی کوردستان و هەموو عێراق کە چێشتخانەی داناوە و خاتو کەلسوم بەخێر بێ خاتو کەلسوم باشی سپاس دەکەین، زۆر سپاس بۆ ئەوەی کە میوانداری ئێمە قبوڵ کرد. سپاس بۆ ئێوەش کە منتان بەشداری کرد لەم بەرنامەی خۆتانە. زۆر سپاس گەورە و کردین خاتون گیان. خاتو کەلسوم پێم خۆشە بزانم بیرۆکەی کارەکەت لەکوێوە هێنا، چۆن ئەم بیرۆکەیەت بۆ هات؟ بیرۆکەی کارەکەم لە ماڵی خۆمەوە من خواردنم دروستە کرد، میوانێکی عزیزم هەبوو تی خواردنەکە و زۆر خۆشە برایەکم لە فلەندا بۆ هات بۆ کوبەم دروست کرد بوو تی بۆ ئەوە نایکەی بە پیشەی ئیشکردنت وتم عیبە تی بۆچی عیبە تر زۆر نمونەی بۆیە نامۆم لێرۆ سپاسی ئەو میوانەمەکەم نمونەی بۆیە نامۆ کە ژنێک لە ئەڵمانیا چۆن کێکێکی دروست کردو بۆ بە ساحیبی چەندین شەریکە و شوێنی خۆی ئیشی خۆی وتی زۆر احتیاطی ئەمیش شتەکەم وەرگرت چۆن مێشکم هەر بۆ یەک دوو ڕەفیقم کرد ئەم هات بردی ئەوها بردی وەڵای وای لێ هاو لە مودەی ساڵێکە ماڵەکەم ئیزدیحامێکی زۆری کەوتە سەر هەرچی هاو تەڵەبی شتێکی تری شێکرد لە خواردنەکانە توردەوە دەپەرەما بە هەموو خواردنەکانم دەستم کرد بە خواردن دروستکردن ئەو بمودەی 3 ساڵ لە ماڵ خۆما ئیشم کرد دوایی قەڵباڵغێکی زۆرمان هەبوو قانوویەکم بەرامبەر خۆمان گرت و دەستم کرد بە ئیشکردن لە 2 شاگردەوە گەیان بە 15 شاگرد لە مودەی 6 مانگە. ئیتر ئیشەکە زۆر جوان بوو، خەڵک بەدڵی بوو چکە یەکەم ژن بووم کە ئەو شتە بکەم کەس نەبوو خواردنشتی ئامادەکراو بکاو خاستن لەو کاتیان و ئافرەتان پێویستیان پێم و لە دەوام و دائیرەن پێویستیان بە کەسێکە بۆ ئاهەنگ و بۆنە بۆ ماڵ و میوانداریەکانیان هەموو تەلەفۆنیانە کرد و داوایانە کرد تەڵەبیانە کرد بە یا پراق و بە هەموو خواردنەکان جۆری خواردنەکان تر وای لێ هات لە ئەخیرا داوایان لێ کردم خۆم ئەوە بەرنامەم بوو کە بیکەم بە مەطعەم ڕۆژێک دابێ بیکەم مەطعەم تر سوتفا ژووری بازرگانی هەولێر لەگەڵ ڕێکخراوی NDP پرسیاریوانی هەدەفت چیە؟ وتم من هەدەفمەوەی بیکەم بە مەطعەم و هەموو ستافەکەشم ژن بێ نابێ پیاوی تیابێ تێمە یارمەتی دێن ئەگەر تۆ ئەو بکەی ئەوان داعمیان کردم و منیش ئەو بوو لە 2015 کردم بە چێشتخانە و ئێستا چەندین فەرعم هەیە لە چێشتخانانە ئیشەکە. باشە خاتو کەلسوم گرنگی ئەم کارە لە چیا ئابینی بۆ خۆت یا وەکو گرنگی ئەم کارە یەک لە پاڵکو تەمیزیە، 2 لە ڕازگۆییە، 3 لە خواردن خۆشیە، یەک لە ڕێزگرتن ڕێز لە میوان بگیرێ زۆر هەموو هەدەفمە هەمووی لە ماڵی خۆشماوا بەمنا ئەڵێم هەموو جارەنەن کە موتێتی خۆڵقی گەنمین بێ و نانە جۆین بێ تۆ شەر نییە خواردنێکی خۆش بخەیتە بەردەمی میوانەکە و نان و ئاوێکی بەرە بەڵام بە خۆڵقەوە بە خێراتنی بکە و ڕێزی لێ بگرە احترامی بگرە با یەمویستی ئەو لەوەوە هاتووە. ئاستەنگەکانی بەردەم ئەم کاری تۆ چین بوو یعنی تۆ وڵای من بەنسبەت خۆمەوە ماڵ و سپاسی ماڵ مناڵەکەمەکەم هەموو پێشگیریان کردم لە بیدایەت لایەن ناخۆش بوو یعنیان ژنێکی لە تەمەنم ئەجگار بۆم عقیل نەبوو تاوان 15 ساڵی بێ ئێستا من ئەو ئیشاکەم خۆش نییە تۆ منجەڵ کفتابێتە دەرەوەکەی و احتیاجی کەسابەت تەقیچێکە هەرێکە و فەنی ئیشەکەی لە شتێکایە ئەمە هونەرێتتر هونەر هەرێکی بە نوعێک بەکارێنێتتر یەکێ بە درمانەیەکی بە ئیشکردنی کەسابەتە وتم عیبێنێتر وایان لیا خۆیان ڕاهاتن لەگەڵ وەزعەکە و یارمەتی دەریشم بوون زۆر احتیاجی بوو لەلایەن ترش لەخوا بە زیابێ سەرکەوتنم هێنا لەبەرەوەی کە من کە مەطعەمەکەم کردو ناسرااو بووم خەڵکی سلێمانی هەمووی هاتۆ خواردنی خواردوێتتر زۆر کە بیستیان دەوەری ئینشەڵڵا تۆ زۆر ڕۆژی میوانی من هەموو کاتی دەرگام کراوە بۆ هەموو تاکێکی کورد تر پەرەما بە ئیشەکەم بە ڕازگۆیی خۆم و بە پاکو تەمیزی و بە ڕێزگرتن لە ماڵی میوان و لە ستافەکەش نەکەن لە میوانەکانمان ستافەکەم طبعاً وەکو ماڵێکین وەکو مناڵی خۆم وەکو کچی خۆم سەیرانەکەم وەکیکەم حازرە ئاگادارە شایەتە ئێتر هەموو یەکێکتر کێشتمان هەبێ بێکەوەین خۆشیمان هەبێ بێکەوەین سێرانمان هەبێ بێکەوەین ئەوە زۆر خۆشانی بەس ئاوڵنی بڵێ ئەمە بۆ کارە زۆر خۆش ئەسڵەن لە حیاتی تووڕەبوونیشم نییە لەگەڵیان هەرچەند حەقی خۆم ئەگەر تووڕەش بەڵام تووڕەبوونم نییە لەگەڵیانە هەڵێم کاتی ئیشە و کاتی ڕەفاقەتیش ڕەفاقەتە وەکو ڕەفیق و کەسی یەکوین ئیتر عیدی میلادیان بێ هەموو تاریخیان نووسراوە لامان ئەو ڕۆژە مفاجئ بۆیان نەکرێ چوونە دەرۆمان بێ هەر عینەشت بێکەوە شوکردن بێ بەشداریان نەکەین تەعزیان بێ بەشداری یەکەکەین خواردن دروستکردن بێ عینەشت بۆ یەکەین بۆ شێوازە دەستان خۆش بخۆی ئینسان زۆر خۆشە کە لە کاتی کارکردنە هەیەوا بیرەکاتەوە لە من 3-4 سعادە چم بۆ ئەو شوێنە و تەنها بەس بۆ نمونە کارکردن یەک ئەگرینەوە بەڵام ئەوە مرتاحەوە مستافەکەم خۆیان دەڵێت کە جمعەمان لێ قەممە لێ خواخوامان بینەوە بۆ چێشخانە چکە بێکەوە زۆر دەبان هەمویان وەکو خوش بە بێەوەی بنیشان لەگەڵا بن خۆیان وەکو خوشک ڕاهاتون لەگەڵ خۆیانە
ڕێکوپێکن یارمەتی یەگەیەن من ئەڵێم ئینسان ڕێز لە کارمەندەکانیش بگرێ یعنی ئەوانیش حەقی خۆیانە ئینسانن یەن ئیشەکەن خۆوان قابلە چیان لە من کەمترە بەگرە ئەوان لە من زیاترن چکە یەن ئیشەکەن کەسابەتەکەن ژێی ماڵ مناڵی خۆیان ئەگەر بۆ ئەوانیش زۆر بەدڵسۆز زۆر باشن هەموو یەکە بەیەکیان یەک لە خۆم باشترن بۆ چێشخانەکەش بۆ ماڵ میوانەکەش نهێنی ئەم خواردن دروستکردن و خواردن خۆشیێت لە کیەوە بۆ ماوەتە بۆ نمونە بۆ کارێکی تر هەڵنەبژار ئایستا خۆت ئاماژە بۆ کرد دوورمانە بۆ نمونە خەیاتیە یاخۆت کاری دەستیە هەموو ئیشێکم کردووە هەموو بەس لەمە ڕامگرتە تاو لە دوای ئیشی تر نەڕۆشتم مەجای نیام ئیشەکەم پەرم پیا لەمەیە ئەگینایکێکم لە دەزڕینەکانی سلێمانی لە ئیشی مور و ملوان کەوتە چەند ساڵ بەرنامە هەبوو بۆ ساڵێک لە 8 مارس و یەکی ئایاروانە عەرزم کردەوە ئیشەکانی دەستی من هەر لە بنەماوە هەروە بووم هەر دەزڕەنی بووم لە خەیاتیا لە ئیشی متەسبی سەحاج بووم لە ئیشی خەستەخانەیە دەرزیلیان تداوی لە هەموو شتێکە شت نییە لام عاسی بێ من ئەڵێم نەک من هەموو کەسێک وایە بەڵام ئەبێ خۆت بێری و هەبێ و تواناوە هەبێ نەترسی چاو نەترسبی دەستبیتە ئیشەکە کە دەستدا هەج ئیشێک بێت ترس بوو تأكيد بلوي بە سەلامەتیە بەردەست و نەجاح دێنی ترسم نییە لە ئیش نازام یعنی طبعا وایە شتەکانە بە ئاسانی گرتۆ بە ئاسانی خۆی ئیش چۆنی بگری وایەتە ڕێت کە تۆ بە قورس گرت بە قورزیێت بەس بە ئاسانی گرت بە ئاسانیەتە پێشەوانێ زۆر ڕاستە کەرسوم خان لای خۆمان عادەتە مەسەن بۆ نمونەی کە ئەچێت بۆ چێشتخانە خواردنێک ئەخوا بۆ نمونە کە لە ماڵەوە دروست نەکرێن لە ماڵەوە بە کەمتری دروستکرێ بەڵام خواردنەکانی تۆ خۆت ئاماژەشی پێی بۆ نمونە ڕۆژانە برنجش لە ئەکەیت بۆ نمونە یا پراخە کەفتەی ئەم خواردنانە بەعام لە زۆربەی ماڵەکانە ئەکرێت لەوانەیە کەمتر وەک لە بڵین کەباب و تکە و ئەوانە خواردنە برژاوەکان یا ماسی ئەوانە بکرێت نهێنی ئەم خواردنانی تۆ لە چیایەوە خەڵک سەردانە ئەکاتەوە لەوانەیە هەنێکات بڵێ ئەمە چوارم جارم بێن بۆ فڵانشت ئەمە پێنجم جارە بێن بۆ ئەم خواردنانی ئەڵێن دەستاوت خۆشار ئێستا من خۆ خواردنەکان کەم جار خۆم دروستێکم بەس کفتەکان خۆم دروستێکم بۆیان توانام وەکو جاران نەماوە ئەمە چەکەم ئازاریە بۆ کفتە دروستکرد مشتیوە هیلاک بووم بەڵامی ئەوانی شەر طبعا وەکو خۆم دروستێکن بە ڕێکپێکی ئەمویان لە بەردەستی خۆمە ڕاهاتون بە ئیستیشاری خۆم هەمویان باشن یەک لێک باشترن کچەکان ئیتر خواردنەکان لە خۆشێکی ئایتی نازم خۆشێکی و پاکتەجاوەرە چی هیچ شتێکم نییە نهێنی بێت کەس تەلەفۆن کا پرسیار کە عادەتێکی باشمەیە یەکسەر پێی ئەڵێم ئەمە ئاوای پێم بڵێ بابەتەکانی کفتە کفتە چی بەسەر چاپ کفتەی سلێمانی دروستەکەم کفتەی دۆغاو دروستەکەم کفتەی بڕێژ دروستەکەین قڕاو دروستەکەین ئەو لە قڕاوە لە منتیقی خۆشناوەتی فێربووم لە دەوری بێتواتە جیاوازی ئەم کفتانە لە چیە هەر ئەمی بڕێشایە بڕێشمان هەیە بە شۆربای سوورلێنرێ بە سڵق و نۆکاولێنرێ برنجمان هێیە بە زەرد و بە سوورلێنرێ برنجەکە بەڵام بە سووریش لێنرێ حەسەب تەڵەبی خەڵکە هەر سڵق و نۆکی تێکرە و بە دۆشاوی تێکرە بە سوورلێنرێ هەیە بە زەردیش ئەیخوا کفتەی سلێمانی هەر بە زەردی بە هەموو یەکرێ ئەمە ئەو نوعیانە نەوعێکیشیان کە بە کفتەی دۆغاوی پێڵێن ئەوە بە سپیە بە ماستە ماستایی بۆ گریتەوە لێنی شۆرباکەی ئەی چۆر عینە شتەر عینە کفتەیە بەزێکێتە ناو شۆربای سپیەوە سپی ماستە ماستەکەی بۆ خاوخاوەکەی تۆ ماستی مەڕ و ئەیخیتە سەر ئاگر کە هاتە کوڵ کفتەکانی تێکەی لەگەڵ یا ئەکڵی ئەتیادی تامێکی خۆشی قڕاو گۆشتی بزنە ئەی کوڵێنی جوان جوان سووریەکەیتەوە ماستاوێکی خەسخەستی بۆ گریتەوە بە ماستی مەڕ یەتە کوڵ هەمووی کوڵێنی بەیەکەوە دواییش یان تەرخونیان تەڕەپیازی بۆ جنیت سووریەکەی تۆی کەی بەسەریا زۆر خۆشە بێت کێ بەسەر شوێرباکەیە ئەوە خۆش باسە کرد بەم دەسە خەپانانەوە وەڵایەتر خەڵک زۆر ئەوداڵا بدوای خواردنی خۆشە نهێنی خواردنەکانی تۆ دەستاوە هەموو ژنێک تیمان با بە خواردنەکەی دەستاوی خۆشە بێت بێموبالات خواردن دروست نەکەی تیمامی پێبێ خەیاڵ لای بێ لە چێشتەکە و پاک و تەمیزی ئەساسی ڕئیسیە لە خواردنە کەسوخان بە بەسێکی ڕەمەزان بکەین خۆتە زانین لە ڕەمەزانین و بزانین لە ڕەمەزانە خواردنی تایبەت لای تۆ چییە لە چێشخانەکە یا زیاتر احتیمام بە چه خواردنێک ئەی و بۆچی زیاتر احتیمام بۆ خواردنە ئەی داواکاری تایبەتی خەڵک لە ڕەمەزانە چییە؟ تایبەت سوپ داواکەن هەموو خواردنێک داواکەن بە سوپەکە ضروریە چکە لە بەری تۆ بە ڕۆژی لە بانی تا ئێوارە دەمەڕاگرت تۆ پێویستە شتێکی فێنئین بخۆیت شتێکی ئیسراحەت بخۆی کە عەزیەتی مەعیدە و نیە دوای دەدەقەت چارێکێک دوای ئەوە ئینجا دەستکەی بەدان خواردن ئێمە سوپی نسکێ نلێنین پەڵپی نلێنین
شۆربای سوپی بە مریشکەکەین بە قارچکەکەین هەر سوپێک مانێ بیکەین دروستیەکەین پێش نان خواردن سوپەکەمان هەیە. زۆر ڕاستە تەڵەبی خەڵکێکی شەیە داوا خواردنەکە ئێواران بە سەفەریەی باتەوانێت تر هەرێکە و شتێک داکەیەکی کفتە داکە یا پراغ داواکای تر بە پێی تەڵەبی خەڵکەکە ئێمە خواردنەکان هەمووی دروستەکەین هەموو شێوازەکە بەڵێ هەمانە بەڵێ نیوەڕوانیشی ئاران شەمان ڕەمەزانان ئەگەر کەرەتینە نەکرێنی شەما خواردن بە پێی ڕێنمایەکانی تەندروستی ڕێن بەڕێکەوە. زۆر باشە هاوکارانم ڕاپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر ئەوەی تا چەند گرنگی پێویستە گرنگی بە خواردنی ئێوارە بدرێ بە پێکەوە بینەری بین با پێکەوە بینەری بین کەلسوم خان سەرچاو. ڕاستیە لە ڕەمەزانە زۆر پێویستە خانمان گرنگی بدەن بە ژەمی ئێوارە ژەمێکی تەندروست وەرگ بگرن لەبەرەوەی کە ئەو تاقە وزەی کە بەڕۆژ لە دەستی ئێن پێویستە لە شەوا وەری بگرنەوە ئەو کاتێک کە پێویستە نان بخورێ پێویستە ئەو تاقەی لە دەست دراوە وەری بگرێتەوە بەڵام بەچی نەک بەو شیرینیە زۆرە بۆ چاوریە زۆرە بەمانە پێویستە بە خواردنێکی تەندروست ئەو تاقەی لە دەستداوە وەری بگریتەوە. مانگی ڕەمەزانی پیرۆز لە هەموو لایە پیرۆز بێت لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە حکمەوەی کاتێکی زۆرە بە ڕۆژوو ئەبین پێویستە ئێواران کە ڕۆژوو ئەشکێنرێ و بەربان نەکرێتانە زۆر ئاگامان لە تەندروستی خۆمان بێت دوور بکەینەوە لە خواردنی زۆر چاوریەکان شتی سوورەکراو بە تایبەت سەوزە بخورێت شتی شلەمەنی بخورێت بۆی تەندروستمان باش بێت و سیحەتێکی باشمانە بێ و بتوانین لە مانگی ڕەمەزان پیرۆزدا وڵی زیاتر باشە هەمە جۆر بن یعنی یەک شت نەبێت لەسەر یەک شت نەڕۆیت. ئەرکی خواردن دروستکردن زیاتر لە کۆمەلگەی کوردیا لەسەر شانی ئافرەتە داوا لە ئافرەتانی خۆمانەکەین ئەو خواردانەی کە دروستیەکەن زیاتر تەندروست بێت و گۆڕانکاریش لە ژەمە خواردنەکان بکەن و زیاتر خواردنی سەوزەوات بەکار بهێنن وەک لە چاوری و گۆش و هەروەها مەرج نییە لە کاتی مانگی ڕەمەزانە زیاتر هەر خەریکی خواردن دروستکردن بی کاتێکی باشە بۆ ئەوانەی کە ئەیانەوێت کێش دابەزێنن ئەتوانن زۆر خواردن هەیە واسی لێبێنیان زۆر خو هەیە ئەتوانن دەستبەرداری بن لە مانگە لەبەرەوە تەندروستێکی باشش بۆ کۆمەڵگەی خۆمانە خوازن. دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵ کەلسوم خان بەردەوام بین. کەلسوم خان ڕاو بۆ چوونەچی بوو لەسەر قسەکانی ئەو خاتونانە؟ قسەکانیان تەواوە پێویستە لە ڕەمەزانە خۆپارێزی بکەی لە خواردنە قورسەکانە بەری تۆ بە ڕۆژی پێویستە شتێکی فێنک بخۆیەگە توانی میوەیە بخۆی لە بیدایە تا وردەوە دەبشتی فێنکی بڕێ بەڕێگەوە تا وردۆ دەیشکەنیت لە پڕێژێک سەردانە نشینان بخۆی تووشی ئازاری سگێشای بیلو کاتەیە لەبەرەوە پێویستە ئینسان خۆی پارێزێ ئێوارانتر بە قورمایە گەشتێنی بە شتێکی فێنکی شیرینیە گەشتێنی وردەوە دەدانشی لەسەر خواردنەکان لە پڕ خواردن بخۆی تووشی ناڕەحەتێبی. زۆر ڕاستە. کەلسوم خان باسی خاتونێکیان باسی کێشدا بەزاندنی کرد ئێوە تا چەند گرنگی بۆ خواردنانە ئەیەن کە ئێستا بۆ نمونە ئەوانەی کە ڕێجیم ئەکەن ئەوانەی کە کیتۆ ئەکەن ئەو خواردنانەتان هەیە؟ نەئی خواردنی تۆمان نییە من خۆم ئەم فترەیەکی تۆم کرد فترەی مانگی دوو مانگ لەمە پێش خۆم لە ماڵ خۆما خواردنی تۆ دروستە کرد بۆ خۆم بەڵام ئێستا دروستمان نەکرد ئەم ڕۆیەکێکیش بۆی شەرح کردم لە ناو چێشخانەکەمە تی بۆ نایکەی بە خواردنیکی تۆ تم جارێ و قەڵەباڵغێ نیە بۆ ئەوەی خواردنیکی تۆ بکەی با ڕەمەزان تەواوی بزانین چۆنە بێ ئیشەڵڵا. چۆن مەسەلەن یارمەتی ئەو کەسانەیەن حەسەب تەڵەب هەیە تەلەفۆنەکە تەڵەبە کاڵم ئەوەم بۆ لێ بنێ ئێم ئەی بم سەفەری ئەیبن ئەم بۆیانەکەین هەت کەس تەلەفۆنمان بۆ بکات دا هیچ خواردنی بکات ئێمە ئامادەیمان تایە بۆی دروستکەین حتا ئەگەر کەمیەکە کەمیش بێت وەختی وایە بەشتی دوو نەفەریە سێ نەفەریە بێت احتیاطیە بۆی دروستەکەین بەزۆکو عام خەڵک ئەوە نهاتۆ بڵین داوای خواردنی ئەو تایبەتی بکە بە تایبەت دروستمان نەکردو بڵین ئەوەی توێ بەڵام خۆمان لە بەهارە سەوزە گیاکان دروستەکەین خۆمان هەموو قنرە مەسەلەن ئەم شتێتر قارچکە گیایەکی ترمان هەیە
تۆڵەکەیە ئەو شتەگیانە هەمووی دروستەکەین و زەردەکەین و سوورەکەین و وەرزی هەر وەرزە و لە کاتی وەرزی خۆیان ئێمە ئەنواع خواردن دروستەکەین لە زستانە تڕخێنێ و دۆینێ و گەرمەکتاوە و لەگەڵ پڵاوە هەمووی دروستەکەین هەموو خواردنێک شت نییە دروستی نەکەین. ئەیتا چەند گرنگی بەوەی بۆ نمونە تۆ کەسانێکی زۆر لە هەموو تەمەنیەکە لە هەموو چینی تۆژەکە بۆ نەڕوەکەنە چێشتخانەکە تا چەند بوون ئەوانی شکریانەیە زەختیانەیە طبعا بەپێی توانای خۆمان ئێمە چێشتەکان نە سوێرەکەین نەکەم خۆەکەین وا ئەیکەین کە لەگەڵ هەموویا بگونجێ یەکێکیش پرسیار کە زۆر کەس پرسیارەکەڵی ئاڵەتی تیاابێ نایخۆین پێڵین ئێمە یەکسەر پرسیارەکەن ئەوانەی حساسێتیان لێ بەسر بە ئاڵەت یان بە دەربانێک پێی ئەڵین ئەمە ئەوەی تایە خواردنەکان تا چەند گرنگی بە سوۆسیال میدیای فەیسبوک و ئەوانە بەڵێ ئێمە گرنگی پێین خۆمان سناپی چێشقانەمانەیە ڕۆژانە بە عجارێکدای بەزێنی بە عجارێکیش بیریانە چێتەوانێت سەرقاڵیا مەشغوڵە بن بەڵێ سابوون منە خواردنانی کە باسی کرد لە بەهارە مەسەن زۆر کە زێ دای بەزێنین ئاگداریانەکەین چکە مشتری خۆمان تایبەتمان هەیە بۆ سەروپێ مەسەلەن ئاگداریانەکەین وانێ بڵاوەکەین وڵێن ئمە فڵان ڕۆژ سەروپێمانیان یەکشەمان یاپراخی گەڵامیۆمان هەیە لەمە دو گەڵاش کە پێبگای خۆمان هەموو ڕۆژ هەمانە یاپراخی گەڵامی و کە گەڵای خۆمانمان نەبوو یعنی ناومجەمی دەبوو ڕۆژە هەفتەی ڕۆژێکەمان بوو هەموو مشتریەکانمان بەرنامی خواردنەکانمان نەزانن چ ڕۆژێک چیمانێ و چیمانێ پرسیارەکەن بە تەلەفۆن لێمان ئەڵێن چیتان هەیە و چیتانی خۆشمان بڵاوێکەینەوە لە سناپە ئاگداریان نەکەینەوە کەوا ئێمە ئەمڕۆ ئەم خواردنە دروستەکەین فلان ڕۆژ ئەو خواردنە دروستەکەن حەسەب تەڵەبی خەڵکەکە کەسم خانبوو نمونە ئێستا چەند ساڵە وای لە هاتۆ باشترە بەڵام لە ماوەی پێشووتر بڵێن هەنێ خواردنێ لە زستانایە لە هاوینانە ئەو نێ وشکێکنیای خەینە مجەمیدە ئەە تۆ چۆن ئەو ئێستا هەموو شتێک هەیە هەموو شتێک بۆ شکردن ناکە ئەی گەڵامی و هەڵێگیرە ئەیکێتە مجەمیدا ئای خەمە مجەمیدەوە هەر خەڵکێکی شەی هەڵێگرێ ومان خاتە مجەمیدە و زستانان تەڵەبەکەین ومانێنن خەڵکێکی زۆری سەفێری کەسابەت بۆ ئیشەکە ئەزانێ بخۆی لە ماڵ خۆیان گەڵا حازرەکە و دایێنێ بامێ حازرەکە خاتە ناو مجەمیدەوە کاتێکی خۆمان نامێنێت تەلەفۆنەکەی بۆ کەسانە کاسپێک بۆ ئەوانش کاسپێکای چۆن زۆریان ئێستا بەهۆی ئەو چێشخانوشتانەوە زۆر خەڵکی تر کەوتوتە کەسابەت لە ماڵی خۆی شت حازرەکە من خۆم چەندین شاگردم ئێستا لە ماڵ خۆی ئیشەکە کە ڕۆشتوی عیلای من نەماوە لە ماڵ خۆیەوە سناپێکی داناوە خواردنێکی دابەزان و لە فەیسبووکە و دەستخۆشیان یەکەم تەبعاً پێم خۆشە ئەو شتاناکەن لە ماڵ خۆیانە برێوی بژێوی ژیانی خۆیان ئامادەکەن ئیشی ماڵ خۆشیانەکەن ئەوژەکەن زۆر باشە کەسم خان بیرە لەوە نەکردوێتەوە خواردنێک بە تایبەت بە خۆش شتێک بە تایبەت خۆ بە براندێک با بیرم لێ کردوێتەوە قەرارە ڕۆژێکیش دانین بەرنمەیەکی لەسەر بکەین خواردنەکانی خۆم عرزکەم خواردنی خۆم هەیەکە ئی تایبەتە بەخۆم بە تەمامی ئینشەڵڵا ئەوە بکەم زۆر نازانم بزانم کەی ڕێەکەی و کەی چۆنە بێت ئیشەڵڵا ئەگەر هەرچێکیش بە ئێمە بکرێ ئێمە لە سپاسانەکەم سپاسی هەموو کەناڵەکانەکەم تەبعاً هەمویان یارمەتی دەربوون لەگەڵما سپاسیانەکەم کەرسوم خان چۆن هەوڵیاوە لقی تر بکەیتەوە لقمان هەیە ئێمە لە سلێمانیا چۆن چوار لقمان لە هەولێرە هەبوو چوار لقشمان لە سلێمانە بەڵام ئێستای هەولێربان ئەم یەکی چوارێتر ڕاگرت هەمووی لەبەرەوەی نەوەڵایەک بەر هاتوچەی کوڕەکەم هیلاگە بێ و شاگردمان لەوێ کەم دەسەکەوت تۆ شارەزای خەڵکی ئەوێ نییە خەڵکی ئەوێ وەکو تۆ ناتوانین ئیشکەنی هەولێر شێوازی ئیشکردنەکانیان فەرقیان هەیە لەبەر ئەوە تەسلیمان کردەوەی کافور و تابلیمۆڵ و ڕیالمۆڵ بوو ئەوانەمان تەسی بەڵامی ئێرە کافوری ئێرەمان هەیە ئەم فەرعی خۆم هەیە کە لە پشتی مزگەوتی شێخ فەریدەوەیە فەرعێکی ئامادەکراویشم هەیە لە دوو سایدەکەی پشتی فاروق گروپە لەگەڵ شیرینیشمان هەیە چوار فەرعمان ئێستا حالیان لە سلێمانیا هەیە بەڵێ ئەوە شیرینیەکەم نەبێتە باسێکی شیرینی خاتوکەسوم هەمانە چۆن ستافی لەسرە خۆم سەرپەرشتی هەمویانەکەم ستافی لەسرە هەموو شیرینیەکمان هەیە پاقلاوەمان هەیە برمەمان هەیە کولیچی خوڕمامان هەیە گوێزمان هەیە شکلەممان هەیە گاڵگاڵیمان هەیە نوعی مرەباکانمان هەیە شیرینیەکان کولیچەکانی ئەوانەی مرەبا لە ناوایەتی هەر بەپێی تەڵەبەکان هەچ کەس داواکەی جۆمان هەیە کولیچەی جۆ ئاردی جۆ بۆ ئەوانەی کە شەکرەیانە داوایەکەن تر هەموو داواکاری شیرینیەکەمان زۆرە بەڵێ باشتریشە بگرە شیرینیچکە خەڵک زۆر تاڵبی شیرینیەکە شیرینیەکەشمان چکەی بە پاکوتەمیزیەکرێ و خەڵک هەمووی دیوێت ێزانێت چۆن بەدڵیانە زۆر بە تایبەتی پاقلاوە برمەکە کولیچە بادرا کوڕجا دەزە بڵێم کامیان هەمووی هەر شتە و تەڵەبی خۆی هەیە لە سەرێتی زۆر ڕاستە
کەلسومخان پێش بەرنامە باسی شتێکە بۆ کردم باسی کەی ڕێز لێنانت کرد کە لەلایەن کۆمەڵی چێشتخانەکان کە وەکو خانمی یەکەمی سلێمانی هەڵبژێراوی سپاسی کۆمەڵی چێشتخانەکانی سلێمانی یەکەم کە کاک مەحمووە هەڵبژێران بە یەکەم خانمی شاری سلێمانی ئیمساڵ بۆ خواردنەکان بۆ خواردنەکان خواردنەکەشمان نەخوارد ینی ئێستا ئێمە لە خزمەتانێ درگام کراوەیە چی بکەین کاکە وەرن تامیکەن اینجا قەرار بن نابێ من وەسفی خواردنەکانی خۆم ئێوە وەرن بیخۆن ئەزانم دەستە خۆش بە هیوای سەرکەوتنێ بۆ خوازین پامی کۆتایی تۆ چێ وەکو ئافرەتێ کە هەوڵ بەی هەلێکی کاری زۆر بۆ ئافرەتان ئەوکو ئاماژە پێکرد ئەوچانێک کەس لە تۆ جیابۆتەوە ئێستا خاوەنی کاری خۆیەتی ئەوانی ئێستا لە لاچ چەندینیان چێشخانەیان هەیە چەندینیشیان لە ماڵ خۆیانە ئیشەکەن دەستخۆشی لار هەمویانەکەم هیوادارم هەموو ژنێک بوێر و ئازابێ بە توانابێ هەموو ژنێکیش بوێریتیایە بەڵام ئەگەر خۆی حرەکەیە بکات و دەوروی بەرەکەشی یارمەتی دەری بێ براو خوشکەکان هیوادارم باوکان دایکان ڕێ لە کچەکانیان نەگرن پیاوەکان عینەنشت ئەوانی توانیان هەیە لە ئیشێکا و با قۆت بنن خۆیان و دەستکەن بە ئیشی خۆیان حتممە سەرکەوتنەیەنن زۆر ڕاستە زۆر ڕاستە ئێمە هیچمان نەماوە خات و سپاسی ئێوەکەم سپاسی کەناڵەکەتانەکەم دەستخۆشیتان دیەکەم سپاس بۆ هەموو لایەکتان زۆر سپاس زۆر سپاس سپاس بۆ ئۆبرا بەڕێزانش کە لە پشتی زۆر سپاس بینەرانی عزیز لێرەدا بەم شێوەیە کۆتایی مامە پرۆگرامی ئەمڕۆمانێنا زۆر سپاس بۆ خاتو کەلسوم کە ئەمڕۆ لە لامان میوان بوو زۆر سپاس سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان بەرهەمەکانی دۆلفینسی ئەەکەین و زۆر سپاسی بەرەکدوری نازەنین دیزاین ئەەکەم کە ئەم جلوبەرگانی بۆ من دووریەوە دەستی خۆش بێ و زۆر سپاس بۆ ئەوەی ئێوەشە تا ئێستا لەگەڵمان بوون و کاتێکی شاد بۆ هەموو لایەکتە.